خێوەتگەی ڕۆشنبیری ستاندەر لە قەسرێ. ڕۆژی دەیدەی 2020 دەستگای ستاندەر بە هەماهەنگی ناوەندی ڕۆشنبیری قەسرێ خولی هۆشیاری سیاسی لە شارۆچکەی قەسرەی ناوچەی باڵاکایەتی ئەنجامدا. خولەکە پێکهاتبوو لە 3 سێمینار کە تێیدا 33 گەنج و مامۆستا و ڕۆشنبیر و چالاکانی ناوچەکە تێیدا بەشدار بوون. ئەنجامدانی ئەم چالاکیانە لەلایەن دەستگای ستاندەرەوە جۆرێکە لە ئاڵنگاری و گواستنەوەی قۆناغی متبوونە بۆ قۆناغێکی تر و هەنگاونانە بۆ قۆناغێکی نوێی کارکردن. و ئامانجی سەرەکی دەستگای ستاندەر لە ئەنجامدانی ئەم جۆرە خولانە بەرزکردنەوە و بەهێزکردنی ئاستی هۆشیاری تاکەکان و فراوانکردنی پانتایی ئازادی و دیموکراسیە. خێوەتگاکە لە 3 سیمینار پێکهاتبوو لە ڕووی ڕاگەیاندنەوە بەباشی ڕووماڵکرا. لە کۆتاییشدا بڕوانامەی بەشداربوون بە لۆگۆی ستاندەرەوە درا بە بەشداربووان.